نزیکە یەک مانگە حکوومەتی عێراق و لێژنەی دارایی پەرلەمانی عێراق بەردەوام کار بۆ ڕاستکردنەوەی پرۆژەی یاسای بودجەی 2019 دەکەن. پاش مشتومڕی فراکسیۆنەکانیش لە کۆتایی پەرلەمانیە عێراق کاژێر نوێی شەوی 23 2019 دەستی بە خوێندنەوەی تێپەڕاندنی بودجە کرد. لە دوای 5 کاژێر بودجەی عێراق بە 50 بڕگە و زیادکردنی 30 بڕگە بە کۆی دەنگ تێپەڕ بوو. کێشەکانیش لەسەر پشتی هەرێمی کوردستان بوون. بەڵام لە کۆتایی نوێنەرانی کوردیش بەڕازی بوون مزجینی خۆیان بۆ هەرێم ڕاگەیاند. ئەڤرکە سەرکەفتیانە ئەمشیان زامانە موچەخۆرن هەرێمە کوردستانی بکەین و زامانە بەشێکی شووی کوژمێ هاتیە تەخسیسکردن بۆ وەزارەتە بەرگریە عێراقی بۆ هێزن پێشمەرگەی بێتە دەست نیشانکردن و vê çendê em pîvîne ku qeyrana darayî Kurdistanê nemînîto û serê her mangekê muçexorin me bişin muçexo wergirin û başekewtir Kurdistanê nemînîtin. خاڵێکی تر کە لە موازنەی ئەم ساڵدا بۆ یەکەم جار بە هەوڵی نوێنەرانی فراکسیۆنە کوردستانیەکان جێگیرمان کردووە ئەوەیە لە دەرەوەی پشتی هەرێمی کوردستان چەند دیاریەکمان بۆ چەند شارێک دابین کردووە. بڕیارمانداوە وەکو لیژنەی مالیە نوێنەرە کوردەکان وەکو فراکسیۆنەکانیش بەوەی کە بە خشتەیەک هەوڵ بدەین ساڵانە لە دەرەوەی پشتی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی پشتی حکوومەتی اتحادی چەند دیاریەک بپشڕین بۆ ئەوەی کە لە ڕێگەی کۆمەڵێک مەشروعی استثماریەوە جێبەجێ بکرێن. فراکسیۆنی سائرون لە هاوپەیمانی چاکسازی کە سەر بە موقتەدا سەدرا ناڕەزایی خۆیان سەبارەت بە مادەی 14 دەربڕی و مادەکەیان بە فرۆشتنی عێراق لە قەڵەمدا. هەر بۆیە پەرلەمانی عێراق لە پرۆژە یاسایی بودجە مادەی 14 و 32 38 و دوو مادەی زیاد کراویان پەسەند نەکرد. مادەکانیش بە تەرخانکردنی بڕەبودجەیەکە بۆ کەرتیۆبەر هەمهێنان. نطالب السيد رئيس مجلس الوزراء المحترم داوا لە بەڕێز سەرۆکوەزیران و لێژنەی دارایی دەکەین کە ئەم مادەیە لا دەنواتە لە بودجەی فیدراڵی بیسڕنەوە. ئەم مادەیە بە هیچ شێوەیەک نەخوێندرێتەوە کە ئەم مادەیە ڕێگا بە فرۆشتن و بەرهەمهێنانی هەردام و دەستگا و کۆمپانیایکی حکومی بدا. بەڕاستی مژدەیەکی خۆش بوو ئەمڕۆ بەدەستێنانی متمانە بۆ ئەو بڕگەی کە تایبەتە بۆ پەیوەستە بە خۆشگوزەرانی هەرێمی کوردستانەوە کە بەڕاستی بڕێکی پارەی باشیش تەرخان کراوە بۆ هەرێمی کوردستان چ بۆ لایەنی وەبەرهێنان چ بۆ دەسەبەرکردنی مستحقاتی هەرێمی کوردستان و ڕەواتبی فەرمانبەران و مامۆسایان و پێشمەرگە قارەمانەکان و بێژگە لەوەی کە جوتیاران و مافی جوتیارانیش زۆر بە وردی تیا چەسپاوە بێژگە لەوەی کە مادەی سەوچریش بە هەمان شێوە زۆر بە وردی و دڵسۆزانە لەلایەنەوە هەواڵانەمانەوە کە لە لیژنەی مالیە کاریان کردوتیایە چەسپیوە. ئەمە مژدەیەکی خۆشە بۆ هەرێمی کوردستان و بۆ فەرمانبەران و پێشمەرگە قارەمانەکان و هەموو چین توێژەکانی هەرێمی کوردستان. پەرلەمانی عێراق بە کۆی 287 پەرلەمانتار بودجەی 2019یان تێپەڕاند کە بە کێشەیەکی هەرە گەورە دەژمێدرا. بەڵام کێشەی تریش تەواوکردنی حکوومەتی عادل عەبدولمەهدیە کە بە هەڵواسراوی ماوەتەوە و چاوەڕوان دەکرێت کە پێش پشووی پەرلەمان ئەویش کۆتایی پێبێ. لە بەغدا و نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.